دوجار ئەو پرۆژە یاسایە کە حکوومەت بۆ چاکسازی ئاراستەی پەرلەمانی کردبوو پەسەند کرا. سکرتێری پەرلەمانی کوردستانیش بە گەشتبینیەوە دەڕوانێتە ناوەڕۆکی یاساکە. دەڵێت لە بەرژەوەندی موچەکەمەکانە و وەڵامێکیشە بۆ ئەوانەی ساڵانێکە موچەیەکی زۆر وەردەگرن بەبێ ئەوەی پلەی وەزیفی یان هەر پۆستێکی تری حکوومەتیان بینی بێتن و خزمەتیان کردبێت. ئەو خەڵکانەی کە ئاستی مەعیشەتیان لە خوارەوە بۆ ئەو فەرمانبەرانەی کە پلەی وەزیفیان بە شێوازێک بووە کە ئاستی موچەکانیان کەم بۆ ئەمانە تێیدا سوودمەند دەبن و موچەی پلە باڵاکان و پلە تایبەتەکان کەم دەبێتەوە و لە هەمان کاتیشدا لەسەر مەسەلەی خانەنشینی لەسەر مەسەلەی بڵێن چاکردنی ژیانی خاوەن پێداویستە تایبەتەکان کورتە باڵاکان لە پاکردنەوەی قائیمەی کەسوکاری شەهیدان و شەهیدانی کوردستان و هەروە لە هەموو سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی هەرێمی کوردستاندا ئەم قانونە دەکەوێتە بواری جێبەجێکردن. لە ماوەی هەشت کابینەی حکوومەتی هەرێم زۆرترین ڕەخنەی هاوڵاتیان لە نادادپەروەری و بەرزکردنەوەی پلە و خانەنشینی بووە. سەرۆکی دەستەی دەستپاچێرێمیش دەڵێت ئێستا خاوەنی یەکێک لەو یاسایانەین کە ساڵانێکە چاوەڕوانین چونکە پرۆژە یاسایە کاراسانی زۆرمان بۆ دەکات بۆ لێکۆڵینەوە و یەکلاییکردنەوەی ئەو کەیسانەی کە گومانی گەندەڵیان لێ دەکرێت. ئەو یاسایە دەمینێتەوە کابینەکانی ئەو کابینە و کابینەکانی تر حکوومەتی پێی پابەند دەبن چونکە دەبێتە یاسا و ئەنتا یاسایەکە لە ڕۆژنامەی ڕاستی بڵاو دەکرێتەوە یاسایەکی بەرکابەر دەبێت و دانانیشە بەوەی کە ئەوە هەوڵێکە بۆ ڕاستکردنەوەی هەموو کەم کوڕیانەی چەند کابینی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە و چەند برن خروقاتی قانونی هەبووە لە کەرتی وەزیفەی گشتی لە مەسەلەی خانەنشینی لە پلە بەرزکردنەوە. با پێی پرۆژە یاساکە حکوومەت ناچار دەکات موچە لە ماوەی 30 ڕۆژدا بەش بکاتن و هەموو ئەوانەی دەیانەوێت خانەنشین بکرێن پێویستە لە سیستەمی بایۆمەتری تۆمار کراو بن. حکوومەتی هەرێمیش بۆ پاشەکەوتی موچەی فەرمانبەران هەژمارێکی حسابی بانکی تایبەت بکاتەوە تا موچەخۆران بتوانن قەرزەکانی ئاو کارەبا و ڕسوماتەکانی تر بدەنەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.